ئێستادا کۆبوونەوەکەی نێوان یەکێتی و گۆڕان و پارتی کۆتایی هاتووە لەسەر پۆستەکانی پارێزگای هەڵەبجە لە ئێستادا کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی لە هەڵەبجە بەڕێوە دەچێت ڕاستەوخۆ دەچین لای کۆنفرانسەکە. ئەو پاکێجێکسویان کە بەردەمی ئێوە قوبوڵتانە یاخۆنا بە ڕوونی پێمان بڵێن و پرسیارێکی توشم بۆ کاک ئیسماعیل هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر چاوەڕوانی ئەم کۆبوونەوانەیان کرد و بە تایبەت خەڵکی هەڵەبجە ئەم کۆبوونەوانەی ئێوە بە کۆبوونەوەی تشریفاتی و ئەوە ئەزانێت ئایا ئێوە پێیانتان بۆ خەڵک چیەوە ئەتانەوێت چ پەیامێک بن بە هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە ئایا کۆبوونەوەکان کۆتایی دێت و پۆستەکان دابەشەکە یاخۆ چۆن؟ سپاس من بە ئایا بەنا جوابی وەڵام من نادەمەوە وەڵامی جەنابەت نادەمەوە لەبەرەوەی بە ئاوەنا کۆتایی پێ نادێت ئەو مەبدای ئێمە باسی دەکەین ئەڵێن 34 نا لەبەرەوەی پێشی نەمانەیە ئێمە هەڵبژاردننی 34مان کرد بە هەڵبژاردننی 34 لەسەر ئاستی هەرێمی کوردستانە پارتی دموکراتی کوردستان 38 کورسی بەدەستێنا بزوتنەوەی گۆڕان 24 یەکێتی نیشتمانی 18 بەڵام کە هاتینە پۆستەکان دابەشمان کرد ئەومان لێک نەدایە بە پێیتنەکان واتە ئەمە پێشینەیەکی ترێ لە سلێمانیا بزوتنەوەی گۆڕان یەکەمین دەنگی بەدەستێنا بەڵام کە هاتە سەرەوەی کە ئیشوکارەکان بکرێت بە ئیتیفاق بە تێگەیشتن بوو ئێمەش لێرەی لە هەڵەبجەی شەیدا لەبەرەوەی هەڵبژاردن نەکراوە پەنا بۆ ئیتیفاقە بین بە پێی ئیتیفاق بێت لەبەرەوە پرۆسێ بۆ کراوە شتێک نە ئێمە داهێنا ماتیا کرد ئێمە وەک دیژنەی دانوستانکاری بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کە سەردانی لایەنەکانمان کردووە باشترین تەرح و پێوەرکە بۆ هەموو لایەنەکان کە بگەینە نەتیجەیەک بۆم دروستکردنی ئەنجومەنی ئەم پارێزگای هەڵەبجەی شەیدا وامان بە باش زانیوە لە 30 نیسان بکەین بە پێوەرێک لەبەرەوە پێوەرێک نییە ئێمە بزانین دەنگەکان بەشکەین لە ناو هەموو لایەنەکانە لایەن هەیە دەنگی نێ ناوەتۆ ئەبێ کورسی بێتە لە لایەنێکی کەی ببڕ جا بۆ پێ ئەو پێوەرەکە ئێمە دامان ناوە بێ دامان ناوە 30 نیسان بکەین بە پێوەرێک بۆ دانوستان لەگەڵ هەموو لایەنەکانە کە بگەینە نەتیجەیەک ئەنجومەنی پارێزگا دروستکەین خەڵک چاوەڕێی ئەوە نەکایتر یعنی ئەتۆ ئەنجومەنێکی پارێزگا و نەبێ ئەم حکومەتە ئەم ئیدارە بەڕێوەبەرایەتی گشتیانە ناگەڕێنەوە یعنی بوا فێر بووین ئەم کوردستانە لەسەر خاڵێک ئەسوڕێنەوە ناگەینە نەتیجە ئەکرێ من لە هەڵبژاردنێک تا هەڵبژاردنێکی تر هە چاوەڕێ بکەم و لە دانوستانە بوو قسە بکەم ئەبێ پێوەرێکمانێ پێوەرەکە چییە دەنگدانێکمان هەیە 30 نیسان پێش 30 نیسان پێش هەڵبژاردنەکانی تر ئەین بە کۆمیسیۆن لەگەڵ هەموو لەگەڵ لایەنەکانە حەکەم بین لە بینیانە دیاری کات چەند کورسی لەوانەیە ئێمە زەرەر بکەین لە کورسیا برادرانی تر قازانجکەن لەوانەیە ئەوان زەرەرکەن دایانێکی کە قازانجکە یعنی پێوەرێک نییە کە پێوەریش نەبوو تۆ ناتوانانی لە دەنگی ئەم لا ببڕی بۆ ئەولا ئەبێ پێوەرێکە بێ پێوەرەکەی جێمەوامان بە بەرزانیەوە لەگەڵ برادرانی یەکێتی سەردانی هەموو لایەنەکانمان کردووە بە باشترین حەلمان بە 30 نیسان زانیوە برادرانی پارتیژەوە ڕێی خۆیان هەیە ئەمڕۆ باسی پۆستی قایمقامتان کرد لەگەڵ وەردەکەی یەکێتی و گۆڕانکەوەتان و دەوێت کەمجار باسیەوە بکرێت خەڵکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوە وەڵامتان چی بوو بۆ پۆستی قایمقام یەکلا بۆتەوە لای ئێوە ئێمە باسی هەموو شتێکمان کردو لە کۆبوونەکانە بەس وەکو باس کراوە بدە زیاتر بۆ ئیشوکاری ئەنجومەنی پارێزگاکە هاتوو بەڵام ئێمەش لە لای خۆمان و باسی ئەو شتانەشمان کردو باسی پۆستی قایمقاممان کردو کە ئێمە بەشدار بین لە پارێزگای هەڵەبجە دەکرێت حیزبێک داوای بەشداربوونی لێدا بکەیت لە ناو پارێزگایەکە لە پۆستە سیادیەکانی پارێزگایەکە کە بریتی بێت لە پارێزگار و دوو جێگرەکەی و سێ مدیرناحی و قایمقامی پۆستێکی داری نەبێت کە پۆستێکە بۆ حیزبێکی وەکو پارتی دموکراتی کوردستان یەکەمین حیزبێ لەسەر ئاسیێرەمە ئێمە ئەوە داوامان کردووە دیارە ئەوەی کە هەیە برادرانی یەکێتیش لەوانەیە بۆ خۆیان خلافی هەم بەس ئەو خلافی کە هەبووە لەسەر ئاستی ئەنجومەنی یا بڵێن لە زێی دانوستانکاری وەفدی باڵای پارتی و یەکێتی و گۆڕانە بۆ لە ئاستی سەرەوە نەک لەسەرەوەی ئێمە بڵێن لێرە خلافێکمانەیە ئێمە لێرە بۆ خۆمان لە بۆچوونەکانمان لەوانەیە هاوسەنگ بوو یەک بین بەڵام بۆچوونی تریش هەیە ئەوانجی بۆ خۆیان بۆچوونی خۆیان هەیە لە شوێنێکی تر بە شێوازێکی تر کاریان لەسەر کرد وەڵامەکەی منیش تقریبا باختیار وەڵامەکەی تقریبا ئێمە کە مسربووین لەسەر قایمقام ئەوانش کە مسربوون ئەمووی گەڕێتەوە بۆ سەر ئەوەی کە ئەو وەفدی دانوستانکاری لە سلێمانی دانیشتنی کرد وەختی خۆی هەڵەبجە و سلێمانی لە یەک پاکێجا بۆ تەوزیعات کراوە ئەو قایمقامەتی هەڵەبجە بەر ئێمە کەوتو بەر پارتی نەکەوتو پێی بە قسەمان لەسەر کردووە هۆکەی ئەوە بۆ تاوانەکە ئێمە نەبوو دانیشتنەکە لە سلێمانی کراوە احتیمال ئەگەر خەلەلێک یا هەڵەیەک هەبوو بێت لەسەر ئەو ئەساسە بوو هیچ پەیوەندیەکی بە دانیشتنی هەڵەبجە ئەگەر ئەو دانیشتانەی کە کراوە لەسەر یەک پاکێجە پارتی لەسەر ئاسی پارێزگای سلێمانی سیەم دەنگ بۆ ئێوە بۆ لە هەڵەبجای خەنەفیان جەم و بۆ پێوەرە پۆستەکان دابەشن سێم دەنگ نەبووە بزانین لیستی خزمەت ئەوان سێم بوون کاکە گەر یارمەتی بە من جوابێت بۆ برادەرە ئەگەر یارمەتیە بێ
ئەم هەڵەبجە لەگەڵ بیارە و خورماڵ و سیروان وەختی خۆی بە یەک پاکێت لەگەڵ سلێمانی کە تا ڕانێ و قەڵازێ و قەراخ و کەلاریش بە یەک پاکێت تەوزیع کراوە کە تەوزیع کراوە سوتفەی کردووە قایمقامی هەڵەبجە بەرێکێتی کەوتووە دەسەڵات نییە قایمقامی شوێنێکی کە برادرانی پارتی کەوتون ئەو ئەتوانن خۆیان لەگەڵ تەوافقەکان ئەی گۆڕێن بەڵام لە ڕاستیە برای بەڕێزم ئەوە ئێمە نین وەکو حیزبەکان کورسی بەخشی ئەوە دوجار خەڵکە دەنگی داوە بە حیزبەکان و خەڵک کورسیە بەخشی بە حیزبەکان ئەوە ئێمە نین کە ئێمە ڕێن لەسەر ئەساسی سی چوار تەوزیعاتی کورسیەکان بکرێت لەسەر ئەو ئەساسەیە دەنگی خەڵکە و دایەتی بە من و بەو بە هەموو حیزبەکان لەسەر ئەو ئەساسەیە خەڵکە کورسیە بەخشێ بە ئێمە نین کورسی بەخشین بە یەکتر ئەوەندەی کە لە قسەکانی جەناب دەرکەوت بە تایبەتی لای برادرانی پارتی دموکراتیستان زۆر گەشتبینی لەم جەلسەیە نابینم وەڵامێکی ڕوون ئەکرێ بە ئێمە بدەن بەعکسەوە گەشتبینی زۆری پێوە دیارە ئێمە بۆ خۆمان ئێمە باسمان کردووە ئێمە لە ئیدارەیان نەبووین لە شاری هەڵەبجەیە بە سەربەزیەوە ئێڵێن ئاستەنگ نەبووین بۆ ئیدارەی هەڵەبجە بگرە هاوکاری ئیدارەی هەڵەبجە بووین پرۆژەی خزمەتگوزاریمان هەبووە جێگە دەستمان دیار بۆ دیار ئەمڕۆژ بۆیە ئەمانەی بە فعلی لە ئیدارەکە بەشدابووین بۆی بتوانین ئەو جێگەی خۆمان زیادکردین سبەینش ئەگەر ئێمە تێدا نەبێ ئاستەنگ نابین هاوکارە بین زیاتر پرۆژەی خزمەتگوزاریەکەن ویستمان وێنەیەکی نمونەی ئیدارەی پارتی بێنین لێرە پێشکەشی و برادرانێکی گەشتبینیەکە لەوەدایە ئێمەمە بۆ چوونە نمونەم دا بە جەنابەت ئەڵێم بۆ لەسەر ئاستی هەرێمە ئێمە 38 کورسیمان هەبوو برابەشمان کرد لەگەڵ لایەنەکانە بۆ لە هەڵەبجە ناتوانین بیکەین ئەمە گەشتبینیەکە بۆ خۆی گەشتبینی دووەمەوەی ئێمە و برادرانی یەکێتی قەناعەتمان بۆ هەیە لەسەر ئاستی وەفدی دانووسانکاری هەردوو لامان هەڵەیە هەبوو لە دابشکردنی پۆستەکانە هەڵەبجە و سلێمانیان بە یەک پاکێت تەوزیع کردووە ئەگەر تۆ پرسیارەکە لە من بکەی بڵێ زیاتر بۆ گەشتبینی گەشتبینەکەم باسمان لە هەڵبژاردنەکان و ئەنجامی هەڵبژاردنەکان ئەنجامی هەڵبژاردنەکان ئێمە بەلای خۆمانە نەمان کردو بە پێوەرێ لەسەر دووسێ بنەمای یاسایی یەکەم ئەو ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە دروست بە ئەو پۆستانەی لەو تەوزیع کراون لەسەر بنەمای 34 بوو ئەکرێتەوە 34 بکەی بە بنەمایە بۆ ئەنجومەنێک و دوای ساڵێکی دەبێت و بیکێتەوە بە بنەما بۆ ئەنجومەنێکی تر ناکرێت لەبەرەوەی ئەو ئەنجومەنە بۆ خۆی جارێکی تر شەرعەتی نەبووە تاوەکو جارێ هەڵبژاردننی بۆ نەکراوە پاڵێورانی زائیدەنەوەی کە لە پەرلەمانیشا بڕیارداوە ئەم کاندیدانە کە لێرە دانێن دادەمەزرێن کە مادەم دامەزراندن بوو کەواتە بە دانوستانە تۆ نوێنەرەکە و دیارەکەی بەڵام لە ئەنجومەنی هەڵبژێراوە کاندید دیارە و دەنگی دیارە تۆ کاندیدەکە لە ڕێگەی کۆمیسیۆنەوە تەسلیب بکرێت لەبەرەوەی ئێمەڵێن گەشتبینی ئینشەڵا ومێدی زیاتری من هەر بۆ وەڵامەکەی ئەو ئێمە ئیجازەم بێ ئەگەر بۆ وەڵامەکەی ئەو ئێمە بۆ خۆمان مەسەلەن بە هەڵەی نازانین کە وەفدی دانوستان کارمان لێ چۆن دانیشتووە بەڵام احتیمال بەکەم تەرخەمی وەفدی برادرانی پارتی بزانین کە داوای هەڵەبجیان نەکرد داوای شوێنێکی تریان کرد هەر ئەوە لێ بۆ ڕووی ئەو داوامان نەکردووە نەشماوەتوە بەپێی لێدوانی کاکجێن دەمانشکەوە بە حیزبی پێنجەم دادن بە حیزبی پێنجەم دادن لە دەبەرەکەدا ئەو داوایەکە ئەەکەن داوایەکی کەمە یان زیاد بەڵێ ئێمە حیزبی پێنجەم نین خۆتان و برادرانی کۆمەڵ لیستێکن حیزبێکن ئێمە بینە چوارم بۆ پێبێ وەگەر قسە لەسەر حیزبەکە بێ ئەوەی کوردستان تیڤی کردی ئێمە لەسەر باسی ئەو پاکێجە بکەین لەسەر ئاستی سلێمانەکە پاکێجی هەڵەبجە و سلێمانیەک بێ ئێمە حیزبی سێمین لەوێ گلەیمان و قسەمان لە وەفدی دانووسانکار ئەمە بووە ئێوە چوار کورسیدانەیە بە لیستی چاکسازی حەبە پۆستان دراوەتی لە ئیدارە ئێمە سێ کورسیمانەوە لە ئاستی پارێزگای سلێمانی 8 کورسیمان دراوەتی ئێمە باس لەو ناحەقیەکەن یان لەو دادپەروەریەکەین لە دانانی ئەو پێوەرەی کە ئیدارەکان دراوە بۆچی لەو پێوەرە کە دانراوە حیزبێ سێ کورسیە بێت لە ئەنجومەنی پارێزگای 8 پۆستی بدێتێ بەڵام حیزبێ 4 کورسیە بێ حەڤەی بدەیتێ دووقاتی بدێتێ پێوەرەکە چی بووە ئەوە بۆ ئێمە پرسیار بووە ئێمە جارێکی تریش و کاک جەمیل باسی کرد لەوانەیە کەم تەرخەمیەکە باسیەکە کەم تەرخەمی بوو لە برادرانی ئێمە وەفدی دانووسانکار نەخی وەفدی دانووسانکار دوو وەفدە بوو خۆتان ڕاگەیاندن کار لێرە ئێمە وەفدی دانووسانکاری حیزب و لایەنەکان لێرە جیاواز بووی لە سلێمانی بۆ خۆیان دانیشتون ئێرە بۆ خۆیان دانیشتون بەڵام وەفدی دانووسانکاری یەکێتی و گۆڕان دوای ئەمە وەفدانە دروست بوو هەسان پاکێجەکانی هەڵەبجە سلێمانیان پێکەوە بەست ئەوەی دروست بوو بەڵێ ئەخیر پرسیارەگەر بکرێت هێشتا یەکلایی نەبووەوە لەبەرەوەی لە میکانیزمی دانانی کورسەکان هێشتا نەگەشتونە نەتیجە ئەوان دەڵێن 34 مەژڵی گەشتونەتە نەتیجە گەشتونەتە نەتیجەکەوەی درێژ
ئێمە پرسمان هەیە کۆمەڵی میکانیزممان داناوە ئەو ئەگەرانە هەیە گفتوگۆیەکی تر هەیە ئەگەر ئەو گفتوگوێ تەواو بوو هەم بۆ ئەنجومەنەکەش ئیش و کار شەرت نییە لەوانەیە وەڵاممان بدەنەوە وەڵامی خۆمان داوەتە برادرانە ئەوانیش هاتوون ئەمڕۆ ڕێکەوتنی امزا ناکەن هاتوون سەردانەکەن گفتوگۆ دەکەن گفتوگۆ یعنی چی یعنی درێژەی هەیە نەک بۆ لای ئێمە بۆ لای حیزبەکانی تریش هەروە بوون بەڵێ بەڕێزانەوەی کە بینەری بوون بەشێک بوو لە